يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. إيمان داران خواناساني زۆر بەڕێز، لە زنجیرە باسی خۆشیەکانی ژیانت بپارێزە. گەیشتوینە ئەڵقەی شەشەم و کۆتایی ئەو زنجیرە باسە. دەڵێن وبالله التەوفیق، هەموو ئیماندارێک خۆشبەختە. هیچ ئینسانێکی ئیماندار و خواناس نییە کە خوای پەروەردگار کۆمەڵێک خەڵات و خۆشی پێ نەبەخشی بێ. جا بۆ ئەوەی خۆشیەکانی ژیانت بپارێزی، خۆ بپارێزە لەم سێشتا کە ئەدیبی بەناوبانگی میسری مستەفا لوتفی ئەلمەنفەلۆتی کە یەکێکە لە ئەدیبە گەورەکان فەرموویەتی سێ کەس لە دنیادا بەدبەختن، سێ کەس لە دنیادا بەڕاستی تیاچوون، هیچ لەززەتێک و خۆشیەک لە ژیان نابینن. یەکەم ئینسانی حەسوود، ئەو کەسەی کە بەردەوام حەزی لێ خەڵک تووشی ناڕەحەتی ببێ. هەر کەسێک دڵ و دەرونی خاوێن نەبێ بەرامبەر بە خەڵکی بە خۆشیەکانیان دڵ ناڕەحەت بێ و حەز بکە کەس نینۆکی نەبێ خۆی پێ بخورێنێ، ئەو ئینسانە قەت ئاواتەکانی نایەتە جێ. خوای گەورە بەدڵی ئەو ناکە ئەو ئینسانانی سەر زەوی هیچیان نەبێ. ئینسانی حەسوود بەڕاستی بەدبەختە. دووەمیان ئینسانی چاوبرسی و تێرنەخۆر، ئەو کەسەی کە قەناعەت لە دڵ و دەرونی دانیە، هەموو دنیا هی ئەو بێ هەروە دەزانێت دەمرێ لە برسان، بەڕاستی ئەو کەسەش بێبەختە، بەڕاستی بەدبەختە. سێم دوو لە ڕووی جەنابتان ئەو کەسانەی لە لەشفرۆشی و زیناوە ئاڵاون، ئەوانەی تووشی لادانی ئەخلاقی بوون لە ژن و لە پیاو بە حەیاتی خۆشی بە ژیانی خۆیانەوە نابینن. یەک دوو چرکەیەک لە زەد وەردەگرن، بەڵام هەممی شەویش دانیان نائارامە، لە هیچ شوێنێکی ئیسراحەت ناکەن ئەوانەی کە ئەخلاقیان پاک نییە، کە تووشی لەشفرۆشی و بەدڕەوشتی بوون. جایەکێک لەو خاوانەی کە ئەدیبی بەناوبانگ مستەفا لوتفی باسی کرد ئەوەیە کە ئینسان قەناعەتی نەبێ. کە قەناعەت نەبوو خۆشیەکانی ژیانت هەمووی دەشێوێن، لەززەت لەوە ناکەی کە خوای پەروەردگار پێبەخشیوی. بۆ ئەوەی بەخۆشی بژی قەناعەتت هەبێ. قەناعەت یعنی چی؟ قەناعەت یعنی بڕواد وابێ هیچ کەسێک ژیانی وەکو تۆی نییە. خوای پەروەردگار تۆی بەتایبەت دروست کردووە. ئەچیتە فەرمانگەیەکەوە کەس هەیە پەنجەمۆری لە جیاتی تۆ بخوا، ئەبێ هەری خۆت بێ، بە هەمان شێوە ژیانی خۆت تایبەتە بە خۆتەوە. پێ ڕازی بە، خوای پەروەردگار ئەمەندەی بڕیار داوە لە دنیادا بۆ تۆ، ژیانی خۆت هی خۆتە. یەقینیشت هەبێ بۆ ئەوەی کەوا قەناعەتت بۆ دروست بێ. دڵنیابن بەڕێزان خۆشەویستان ئەهلی ئیمان، یەقینت هەبێ دڵی هیچ کەسێک لەم سەر زەویەدا لە خەمێک خاڵی نییە. قەت بەخیلی بە کەس مەبە، حەسوودی بە کەس مەبە، وا بزانی فڵان کەس خۆشترین ژیانی لەم سەر زەویەدا هەیە. وەڵڵاهی دڵنیابن ئەزیزانم، دڵی هیچ کەسێک لەم سەر زەویەدا لە خەم خاڵی نییە. جا هەیە خەمی زۆرتری هەیە، بەڵام کەسێک نییە لە سەر زەویدا خەمێکی لە دڵانە بێ. دڵنیابە مێشک و بیر و خەیاڵاتی هیچ کەسێک بێکێشە و گرفت نییە. ئەگەر مشکیلەیەکت هەبوو گرفتێک لە مێشکتا بۆ ئاڵۆزی کردی وا نەزانی بەس تۆی. دڵنیابە کەسێک نییە لەم سەر زەویەدا ئەو مێشک و عەقڵ و خەیاڵەی خاڵی بێ لە مشکیلە و گرفت. هەر کەسە بە نەوعێک شتێکی هەیە. جا بۆ ئەوە ڕازی بوون بەوەی کە هەتە و خۆ بەراورد نەکردنت بە خەڵکی نهێنی بەختەوەربوونە. قەت خۆت بەراورد مەکە بە خەڵک، من وام و فڵان کەس هەروە بوو، ئێمە ئاواین و ماڵی فڵان کەسی برام کەسم ئاوایە. خۆت بەراورد مەکە بە خەڵک، نهێنی بەختەوەری دۆزیوەتەوە، خۆشیەکانی ژیانت دەپارێزرێن.
قەناعەتت هەبێ بەخوا ڕۆزیەکان دیاری کراون لەلایەن خوایەکەوە کە یەکێک لە ناوە پیرۆزەکانی ئەڕەزاقە. نووسەری بەناوبانگ دکتۆر حەسان شەمسی پاشا لە کتێبەکەیدا قلوب تەهوی العەطاء لە لاپەڕەی 204دا بەسەرهاتێکی شیرینمان بۆ دەژێڕێتەوە. ئەڵە کابرایەکی ناسرا و دەوڵەمەند و سەرمایەدار، کابرایەک گەنجێک تازە پێگەیشتوویەک زۆر دەستگەرمێک و دەستڕەنگینێک وەکو کرێکار و ئیشکەر ئیشی بۆ ماڵی ئەو دەوڵەمەندە دەکرد. زۆر دەستپاک بوو، زۆر دڵسۆز بوو لە ئیشەکەیدا. ڕۆژێکیان دیار نەما، 2-3 ڕۆژ نەهاتەوە بۆ سەرکار. کابرای دەوڵەمەندی سەرمایەداری خاوەنکار وتی وەڵڵاهی لەوە ئەچێت تموحی هەبێ کرێکەی بۆ زیاد کەم. ئەزانێ من زۆر پێویستیم بەوە و ئینسانی وا دەگمەن دەست دەکەوێت، ئاوا دڵسۆز و دەستڕەنگین و ئەمین و دەستپاک و چاوپاک و دەروون پاک. بۆیە ئەم جارەکە هاتەوە کرێکەی بۆ زیاد دەکەم. سەریمان کە هاتەوە لێی نەپرسی بۆ دیار نەبووی، بۆچی نەهاتی، باخەکەم دواکەوت، ئیشەکەم دواکەوت. کرێکەی بۆ زیاد کرد. لە کتێبەکەی ئەڵە دینارێکی بۆ زیاد کرد، بۆ نمونە $100 بۆ خستە سەر. $100 لە کرێکەی ئەو مانگە بۆ زیاد کرد. کابرا کە کرێکەی وەرگرت و ژماردی $100 زیادە، وتی یا ڕەبی خوا بەرەکەت بخاتە ڕستەوە هەر وەکو جاران. خوای گەورە لە 6 ساق کەماڵت ئاوەدانکە، نەیگوت ئەم $100 زیادە چییە، بۆچی بۆت زیاد کردوم، ئەم موچە زیادکردنە لە پای چی. چەند مانگ تێپەڕین و نزیکی ساڵێک دوای ئەوە ئەو هەموو مانگە $100 خۆی زیادە وەردەگرت. دوای ئەوە ماوەیەکی تر دیار نەما، هەفتەیەک نەهاتەوە بۆ سەر ئیش. کابرا تووڕە بوو، وتی باشە ئەمە بۆ دیار نەما، خۆ من کرێم بۆ زیاد کرد، ئەوە لە جاران گەرمتر کاری بکردا، ڕاستە درێخی نەکردو، ئەمە بۆ هەفتەیەکە دیار نییە، بۆ هەر پرسی نەکرد. ئەوە ئەم جارە وتی شەر بێ $100 لێکەم کەمەوە. وڵا $100 لێکەم کردەوە. دوای ئەوەی سەری مانگ پارەکەی دایە و موچەکەی ژمار $100 کەمە، دینارێکی زێر کە $100 دەکە لێی کەم بۆتەوە. کابرا دووبارە وتی یا ڕەبی خوای گەورە بەرەکەت بخاتە ماڵتەوە، خوا ئەم ئیشەمان بۆ بێڵە و جەنابیشت پایدار کە و لەشی هەموو لایەک ساغکە. نەیگوت بۆ ئەم $100 کەم بۆوە. کابرای خاوەنکار سەری سوڕما، وتی وەرە بزانم مانگانێک لەمەوە بەر چەند مانگێک لەمەوە پێش 2-3 ڕۆژێک دیار نەبووی، من وەم زانی تموحت هەیە کرێت بۆ زیاد کەم، بۆم زیاد کردی، $100 خستە سەر موچەکەت، کەچی باسن نەکرد بڵێ ئەمە هیچییە. ئەمڕۆ لێم کەم کردەوە، دوایەوەی هەفتەیەک بوو دیار نەبووی، دیسان نەتپرسی بۆ کەمت کردوێتەوە، هەر وەکو جاران دوعای خێرت کرد و سوپاسی خوات کرد. وتی قوربان دڵنیا بە من کاری خۆم حرام ناکەم، بەبێ هۆش لە ئیش دوا ناکەوم. جاری پێشوو کە 2-3 ڕۆژێک دیار نەبووم، خوای گەورە منداڵێکی پێبەخشین، من و خێزانم و مناڵێک مەمەن هەیە و دایکیشم لەگەڵا، مناڵێک کێشمان خوای گەورە بەخشی کە مناڵ تازە لەدایک بووە، کە لەدایک بوو بۆ حرمەتی خێزانم و دڵنەواییکردن و بەجێنەهێشتنی و بەدەمەوە بوونی 2-3 ڕۆژێک نەهاتم بۆ سەرکار. جەنابی شت کاتێکە هاتم و سەری مانگ پارەکەت دامێ $100 زیاد بوو، یەکسەر زانیم وتم خوایە سوپاست دەکەم، منداڵێکت لە ماڵەکەمدا زیاد کرد، ڕزقەکەشت لەگەڵ خۆیدا بۆ نارد. بەخوا من بەس مەمنونی خوام، دڵی جەنابتی نەرم کرد، لەگەڵ هاتنە دنیای ئەوە خوای گەورە موچەشی بۆ نارد. ئیتم بەی خوام زانی و ڕزقی ئەو منداڵە پەیدا بووە. ئەم هەفتانەی پێشوش کە نەهاتم و دواکەوتم، دایکم بەداخەوە نەخۆش بوو، کۆچی دوایی کرد. بە نەخۆشی بە دیارەوە بووم و تا پرسەشی تەواو بوو، میوانم کۆتایی پێهات، نەهاتم بۆ سەرکار. کە موچەکەشت ئەمڕۆ دامێ و ژماردم $100 لێکەم بۆتەوە، یەقینم هەبوو کەسێک لە ماڵەکە ڕۆی دایکم تەواو بوو، ڕستەکەشی بڕا، یەکسەر جەنابیشت کەمت کردەوە، هیچ ناڕازی نیم، حەقی خۆیەتی تەواو کە دایکم ڕۆی ڕستەکەشی لەگەڵ یا $100 پێچرایەوە کۆتایی پێهات. بۆیە من لە هەموو بارێکە سوپاسی خوا دەکەم، خوای گەورە عەدلە، ئەوەی پێی بەخشیوم ئەوە باشە، منداڵی دامێ موچەم بۆ زیاد بوو، ئەندامێکی خێزانەکەم ڕۆیشت و کۆچی دوایی کرد، موچەکەم کەم بۆەوە، بە هەمویان ڕازیم. کابراوەتی خۆزگەم بەو دڵ و دەروونەت، خۆزگەم بەو دڵ و دەروونەت بەم هەموو سەرمای خۆمەوە کە چەند لە بەشی خوای پەروەردگار ڕازی، پرتە و بۆڵەن نییە درێخی لە کارتان ناکەی. خۆشەویستان، من ناڵێم سەرۆت و سامان خراپە، قەناعەت معنای ئەوە نییە هەوڵی دەوڵەمەند بوون مەدە، قەناعەت معنای ئەوە نییە لە ئیسلامدا پارە چڵکی دەست بێ و پیس بێ،
بە پێچەوانەوە پارە چەڵکی مرۆڤ پاک دەکاتەوە لە زۆر گوناه کە خوا لە قورئان و پێغەمبەر صلی الله علیه وسلم لە حەدیثا باسی کردووە. سامان گڕوتین و خۆشی زیاتر بە ژیان دەبەخشێ، بەڵام دڵنیا بە هەموو ژیان نییە. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرموویەتی منداڵەکانت بە دەوڵەمەندی بەجێبێڵی خوا پێی خۆشترە لەوەی کە هەرچی هەتە هەمووی سەرف بکەی هەمووی بخۆی بەیانی کە مردی منداڵەکان هیچیان بۆ بەجێ نەماوێ و سواڵی خەڵک بکەن و دەست لە خەڵک پام بکەنەوە. منداڵەکانت بە دەوڵەمەندی بەجێبێڵی خوا پێی خۆشترە لەوەی کە بە هەژاری بەجێیان بێڵی. بەڵام بشزان و یەقینمان هەبێ هەموو لایەکمان سەروەت و سامان و پارە، سەروەت و سامان هەر پارە نییە. لە بازرگانێکی دەوڵەمەند بپرسە کە نەخۆشە بڵێ ئەرێ ڕزق و ڕۆزی سەروەت و سامان هەر پارەیە دڵە نەبەخوا بران کە لەشە ساغ و هەموو دنیات هەیە. لە کەسێک کە زۆر دەوڵەمەند و ملیاردێرە منداڵی نییە، ئەڵێ کاکە کە تۆ دووسێ منداڵت هەیە بۆ خۆیان مانگی 200,000 معاشدا خۆزگەم بە خۆتشانێ مناڵت هەیە و گەورەترین ڕزق و ڕۆزیە. لە کەسێ بپرسە کە دینی نییە پەنا بەخوای پەروەردگار کەوا دەزانێت ئەگەر مرد دنیا کۆتایی پێدێت چەند دڵ ناڕەحەتە، بەڵام تۆ یەقینت هەیە بە دوای مردنا خۆشیەکانی ژیان بەردەوام دەبن لە بەهەشتا، نەک بەردەوام دەبن ئەمجا خۆشیەکان دەست پێ دەکەن. ئێمە بەداخەوا دەزانین ئینسان ئەگەر هەژار بوو، ئەگەر لاد بوو، ئەگەر هەر نان و ئاوی هەبوو، ئەگەر کرێچی و محتاج و گیرفان بەتاڵ بوو، ئەمجا دەبێ ئەهلی مزگەوت بێ، ئەمجا زۆرتر دوعا بکە، زۆرتر لە خوا نزیک بێ، شەو نوێژ بکە. بەڵام بۆ هەردوو لە ڕاستە عیبادەت و خواپەرستی. ئەگەر ژیانت ناڕەحەتە، هەژاری، کرێچی، لە هەموو عمر تا ماڵی خۆت نەبینی، نەخۆش و دەردەداری، دایمە گیرفان بەتاڵ و ڕوت و ڕەجاڵی، زیاتر لە خوای خۆت نزیک بەوە بۆ ئەوەی قیامەتت ئاوەدان بێ و ئەم ناڕەحەتیانەی دنیا کۆتاییان پێدێ بە هەشتێکت خوا پێ دەبەخشێ هەموو ناخۆشەکانت لەبیر دەباتەوە. کەواتە ئەگەر هەژاری لە خوا دامەبڕێ بە هەر ژیانی دنیات ناڕەحەتەوە با قیامەتت ئاوەدان بێ. خۆ ئەگەر دەوڵەمەندی ئەمجا دەبێت زیاتر خواپەرست بی. بەداخەوە ئێمە وازانین دەوڵەمەند خەڵک کە زۆر دەوڵەمەند بوو خەریکە لە مزگەوت دادەبڕێ. ئەگەر دەوڵەمەند بووی خوا پێداوە بووی زۆرت هەبوو ژیان لە هیچی کەم نەبوو، تۆش زیاتر عیبادەتی خوا بکە، تۆش ئەمجا زیاتر لە خوا نزیک بەوە، زیاتر عەشقی مزگەوت بە، زیاتر شەو نوێژ بکە، ڕۆژی سونەت بگرە، عیبادەت بکە، تەسبیحات بکە، بەخشندە بە، بۆ ئەوەی ئەم خۆشیانەی ژیانت بەردەوام بن، وەی کە مردی کۆتاییان پێ نەیە. جا بەڕێزان با ئێمە بچینە خزمەت قورئانی پیرۆز. با بچینە خزمەت قورئانی پیرۆز سوورەتی ئەطور ئایەتی 17 بۆ 28 وەرگرین. خوای پەروەردگار بەم چەند ئاەتە بەڕاستی دڵخۆشمان دەکا. من وەکو خۆم بە دڵنیاییەوە تۆی ئیمانداریش وەکو خۆت یەقینم هەیە کە چاوم لێتی ئەمە دێتە پێشەوە. خوای پەروەردگار فەرموویەتی إن المتقين في جنات ونعيم. خەڵکی نەڕۆژە دنیا کۆتایی پێدێ بەخوا بە مردنی هەر یەکێک لە ئێمە قیامەتت دەست پێ دەکا. ئەو وەختەی دەتخەنە قەبرەکەتەوە قیامەتی تۆ دەستی پێکرد. ئەوانەی کە لە دنیادا متەقی بوون تەنها و تەنها ئەڵڵایان پەرست و هاوبەشیان بۆ بڕیار نەداوە، زانیویانە شتێک هەیە ناوی حەڵاڵە و ناوی حەرامە، هەر کەسێ ئەمە لێک بداتەوە. زانیوێتی ئەمە خوا پێی خۆشە و دەیکەم، ئەمە خوا پێی ناخۆشە و نایکەم، ئەگەر کردیشم خوایە خەجاڵەتم، دەزانم حەرامە. هەر کەسێک لە دنیادا حەڵاڵ و حەرامی فامی، هەر کەسێک لە دنیادا لە ناخەوە زانی ئەڵڵا چاودێریەتی، دڵنیا بە پاداشتی ئەوەیە فی جەنات وەنەعیم، کە مرد جێگای بەهەشتە. جەنات باخ و باخات چی ژیانی خۆش و دڵگیرە خوا پێی دەبەخشێ. دکتۆر محەممەد ڕاتب نابلوسی لە تەفسیرەکە دەفەرمێن نەعیم یعنی النەعیم النەفسی، وەکو ئینسان جاری وا هەیە لە دنیادا دڵخۆ یعنی بەلاشە لە خۆشیدایە، لە باخێکدایە، لە هیچی کەم نییە، سبحان الله دڵی ناڕەحەتە، خەبەرێکی خۆشی پێگەیشتۆ دڵی ناڕەحەتە، لە خۆ قەلەقی و ترسێکی هەیە، لە بەهەشتا خوا دەفەرمێ ئەوە نییە. جەستەت تەواو لە خۆشیدایە، دڵیشت تەواو لە خۆشیدایە، هەم جسمت خۆشی دەبینێ، هەم ناخ و ڕوحت خۆشی دەبینێ. لە بەهەشتا خۆشیەکەی ئەوەیە خەمباربوون نییە، بە حەیاتی خەم بە دڵتان نایە. في جنات ونعيم فاكهين بما آتاهم ربهم ووقاهم ربهم عذاب الجحيم. فاكهين يعني فرحين، براستي دڵخۆشن،
ئەهلی بەهەشت دڵخۆشن بە دووشت بەوەی کە خوا بە فەزلی خۆی ئەم هەموو خۆشی بەهەشتی بۆ پێکەوە ناون ئەم هەموو خانوە جوانە ئەم هەموو باخە ئەم هەموو خواردنە خۆشە ئەم هاوسەرە باش و جوانە ئەمجا خوا لە عەزابی جەهەنەمیش پاراستوێتی هەر ئەوەندەی ئینسان بەسەر پردی سیڕاتە تێدەپەڕێ و دەبینێت لە جەهەنەما چی دەگوزەرێ چۆن خەڵک دەبرژێ و هاڵە و ناڵە و هاواریەتی تۆ وەکو هەورە بروسکە بە ئیمانداری تێدەپەڕی دەچێ بەهەشتەوە هەر ئەوە بۆ خۆی تەواوە بەهەشتەکە بۆ خۆی لە زیادەیە کە لە جەهەنەم ڕزگارت بووە خۆی پەروەردگار بەردەوام لە ڕێی فریشتەکانەوە حرمەت لە ئەهلی بەهەشت دەگرێ پێمان دەڵێن كلوا واشربوا هنيئا بما كنتم تعملون بخۆن فەرمون بەڕێزەوە بە حرمەتەوە فەرمون بخۆن فەرمون بخۆنەوە هەنیئەن نۆشی گیانتان بێ بخۆن و بخۆنەوە ئەم خواردنەی نۆشی گیانتان بێ بە ئەو پەڕی حرمەتەوە پێشکەشتان کراوە لەلایەن خواوە ئێوە میوانی خوان لە بەهەشتدا هەنیئەن نۆشی گیانتان بێ دڵنیا بن پێی نەخۆش ناکەون لە دنیادا زۆر کەسەیە کە لە تەندروستی خۆی زۆر وریایە ئەڵێ فڵانشتە زۆر چەورە ئەوە سوکەریت توش دەکا ئەوە زەختت بەرز دەکاتەوە ئەوە کۆڕەسترۆلی تێدایە نازام چی لە بەهەشتا خوا دەفەرمێ بیخۆ دڵنیا بە هەرچی نەخۆشی بێ کۆتایی پێ هاتووە بەس لەزەت بینینە لەم خواردن و خواردنەوەیە نەخۆشی بە دووادا نییە بما كنتم تعملون خوا منەتیشمان بەسەرا ناکات لە لوتفی خۆی دەفەرمێ بما بەعب وەسەبەبێ ئەمە سەبەبی کردەوەکانی خۆتانە ئەی بەندەی ئیماندارم لە دنیادا تۆ دڵی خەڵکت خۆش کرد بە قسەی خۆش بە ڕووی خۆش والله منیش لێرە دڵت خۆش دەکەم لەم بەهەشتەیە تۆ لە دنیادا ئەوەندەت خواردن و خواردنەوە دا بەو خەڵکە هەژارە وەرە تۆش بخۆ لە ڕزقەکەی باش تۆڵەت وە دەکەمەوە ئەوە بەرهەمی کردەوەکەی خۆتە تۆ لە دنیادا کەست ئازار نەدا تۆ لە دنیادا نەبوویە فیتنە بۆ بینی ژن و مێردێک تۆ لە دنیادا دوو کەست بە شەڕ نەدا تۆ لە دنیادا ئازاری دراوسێکە نەدا تۆ لە دنیادا بەردێکت فڕێنەدایە سەرجادەیەک و ئۆتۆمبیلی کەسێک بزامدارکەی بریندارکەی تۆ لە دنیادا بەس قسەی خێرت کرد مادام عەزیەتی کەسن لەدنا لە دنیادا بەرهەمەکەی ئەوەیە تۆش لە عەزابی جەهەنەم بەدوورم کردی ئەوە بەرهەمی خۆتە ئەم بەهەشتە متكئين على سرر مصفوفة بەهەش زۆر ڕێکخراوە یعنی ماڵێکی مرتب خوا باسی قەنەفەکانی بەهەشمان بۆ دەکا دەفەرمێ قەنەفەی نەرم بۆ دانیشتن دانراوە هەمووی ڕیز گۆشە ڕێک و پێک ئانیشکی بۆ دادەی بە ئیسراحەت وزەوەجناهم بحور عین لە تەنیشتەشەوە هاوسەرەکەت لەگەڵایە حور عین یعنی تحار بجەمالهن الأعیون یعنی حتا پیاو سەیری ژنەکەی دەکات سەری سوڕ دەمێنێت لە جوانیدا تێی تێر نابێ بۆ ئافرەتی ژوایە بۆ ئافرەتیش کە سەیری مێردەکەی دەکا حتا سەیری دەکا جار بەجار بەلایەوە جوانترە جوانیەکەی کۆن نابێ لە تەنیشتەوە خێزانت دانیشتۆ بۆ خۆتان قسەی خۆش دەکەن والذين آمنوا واتبعتهم ذريتهم بإيمان ألحقنا بهم ذريتهم وما ألتناهم من عملهم من شيء كل امرئ بما كسب رهين خوا دەفەرمێ بۆ ئەوەی خۆشی بەهەشت بەردەوامتر بێ و لەزەتی زیاتر وەرگرن ئینسان لە بەهەشتا بیر لە چێ دەکاتەوە لە حەدیثی صحیحی پێغەمبەر صلی الله عليه وسلم هاتووە کە چوویتە بەهەشت وڵێ خوایە کوا دایک و باوکەم خوایە کوا هاوسەرەکەم خوایە کوا منداڵەکانم خۆزگە خێزانەکەمان هەموو بەیەکەوە بژیای نایە جا خوا گەورە دەفەرمێت دایک و باوکی وا هەیە پلەی زۆر بەرزە لە بەهەشتا منداڵەکانی کوڕ و کچەکانی ئیماندار بوون بەڵام پلیان نزمە عیبادەتیان نەگەیشتۆتە ئەوان خوا دەفەرمێت بۆ ئەوەی دڵی ئەم دایک و باوکە نەشکێ و لەزەتی تەواو لە بەهەشت وەرگرێ پلەی منداڵەکان لەم نزمەوە لەبەر خاتی باوک و دایکیان بەرزکەنەوە بۆ ئەو بەرزیە ئەوانیش بەرنە پلە بەرزەکانی بەهەشتەوە بە یەکیان بگەێنن لە ئەجری باوک و دایکەکەش کەم ناکەمەوە جاری وایە دایک و باوکەکە وەکو پێویست خوا ناسی نەکردووە بەڵام لە دوای خۆی کوڕکچێکی بەجێهێشتووە ئەولادێکی بەجێهێشتووە ئەوەندە عابید و خواناس و دیندار بووە لە پلە بەرزەکانی بەهەشتایە لە کۆشکە گەورەکانی بەهەشتایە ئەم باوک و دایکە لە خوارەوەن بۆ ئەوەی دڵی ئەم کوڕکچە ڕازی بێ ئەوان پێیان ناخۆش نەبێ باوک و دایکیان لەوان نزمترن خوا لەبەر حرمەتی دڵی ئەو منداڵە ساڵحانە باوک و دایکەکە بەرز دەکاتەوە لە بەهەشتا هەمووان بە یەک شاد دەکاتەوە بەڵام خوا ئەوەندە عەدلە گوناهی کەس ناخاتە سەرشانی کەس لەبەر ئەوەی کوڕەکە کافر بۆ باوکی ناباتە جەهەنەم لەبەر ئەوەی باوک کافر بۆ کوڕەکەی ناباتە جەهەنەم
بەڵام لەبەر خاتری ئیمانداران خێزانەکان لە یەکدا نەبڕێن هەر کامیان پلەی نزم بێ دەیبا بۆ لای ئەویتر لە پلەی ئەویش کەم ناکاتەوە. وأمددناهم بفاكهة ولحم مما يشتهون بەهرەمەند دەکرێن بەردەوام سفرەیان بۆ ڕادەخرێت. خوا باسی دووشتمان بۆ دەکا دەفەرمێن میوەی زۆر ئەنواعی میوەی زۆر حەزل لە چییە لە بەردەم تا ئامادەیە لەسەر سفرەکە. وەلەحمین گۆشتی تەڕ و تازە و ناسک شێفی بەهەژ لێی ناوە بەدەیە ها جۆر ئامادەکراوە مما یەشتەهون دڵت بە چی خۆش بێ لە بەردەم تا لەو سەر سفرەیە ئامادەیە. يتنازعون فيها كأسا لا لغو فيها ولا تأثيم لسر سفري بهشتي شاقالتو صعبت هيا. مفسرين هندك عند فرمون تباسي أودك شراب كان تيدا كان كإنسان سرخوش ناكا وقت شرابي دنيا شربتي مي وكان تيدا كي جالو كاتا تو دست دبي پرداخل بيني خزانكت پلاماري دلان نكي تۆزێکی لێ بخۆمەوانێ مناڵەکەت پەلاماریەدا کچەکە لەولاوە هین دەبێت ئەبێتە سوحبەت و قاقای پێکەنین و گاڵتە و گەب لەسەر ئەم سفرەی بەهەشتە سوبحان الله لەوێش قسەی خۆش و سوحبەت لەسەر ناخواردنەکە هەیە بۆی زیاتر لەزەت وەرگرن خوا ئەمانە هەمووی دەبەخشێ. ويطوف عليهم غلمان لهم كأنهم لؤلؤ مكنون مناڵە بچووکەکانیش ئاو دەژێڕن شەراب دەژێڕن شەربەت دەژێڕن ئەوەن دەسپی و جوان و پاک و بێگردن دەڵێ لؤلؤی ناو سەدەفی کەس نەدیتون. وأقبل بعضهم على بعض يتساءلون أمجا لبهشتا بويستي خوا إيمان دارن إما همو أوا كود بينوا دەست دەکرێ بە قسە و باس و پرسینەوەی ژیانی دنیا و من لە تۆ دەپرسم تۆ لەو دەپرسی ئەرێ لە دنیادا چیمان کرد ئای لە خوا بە زیادەکە سەرفراز بووین ها دوای بینینی زەحمەت یادەوەریەکان خۆشن تەلەبەیەک کە قۆناغی قورسی خوێندنی لە پێشە کە شەهادەکەی لەو سەروەرگرتەوە یەکەم بوو ئای ئیمتیحانەکان خورس بوو ئای دەرسەکان خورس بوو بەخوا سەعی چاکم بۆ کرد لە خوا بە زیادەکاتم بە فێڕۆنەدا ئێستا دەرچووم وەڵڵا حەسامەوە نەجاتم بوو کەسێ لە بازرگانیەکە ئەڵە بەخوا مەترسی زۆر بوو کارەکە خەتەر بوو بەڵام خوا پشتیوانی کرد و سەرکەوتنم بەدەستهێنا لە بەهەشتا کە مەینەتیەکانی دنیات بەبیر دێتەوە بۆ یەکتری دەژێڕنەوە کاکە ئێمە لە خوا بە زیابێک لە چیەوە هاتینە چی ڕاستە من ژیانم خۆش بوو بەڵام کوڕە ئەمە چۆن بەراورد دەکرێت بۆ خۆشیی دنیا ئەوی تریان دەڵێ بەخوا من لە ژیانی دنیادا خۆشیم نەدی بەڵام بەو خوا ئێستا هەموم لەبیر چۆوە کە هاتمە بەهەشتەوە خوا ئەوەندەی پێبەخشیوم. يتساءلون برسال ليك دكان باسي جياني دنياي ويكتد جرنوا قالوا إنا كنا قبل في أهلنا مشفقين خلقين إيما لدنيا دا لنا ومال من دال من دا بصوز مهربان بوين لقل خيزان من دا لقل من دال من دا مهربان بوين لنا ومال من دال دا باسي خوا من دا كده منقول رول جان خوال لبير بيه هاو سركم خوال لبير بيه رول جان با جماعت بكين لمالوا با مالك ما بكين بمزقود با حلال وحرام بزانين فمن الله علينا ووقانا عذاب السموم خواي قودش رحمي لقل كردينو لو عذاب جهنم الجهراوية كذا سيتا كل كذبري إنسان عذابك إذا شيء خوال ورزقاري كدين أو برهمي أو دنيا معنا إنا كنا من قبل ندعوه إنه هو البر الرحيم يمل دنيا دا ندعوه بس هواري خوامان ذكر بس خوامان دا پرست بو هموشتك هردا ما نقول يا الله هر کەسێ لە دنیادا بەردەوام وشەی یا ئەڵڵاه لەسەر دەمی بێ بۆ هەموو کاروباریشی بەس بڵێ خوایە تۆ بەس خوایە تۆ غەیری تۆ چاوەڕێیم لە کەس نییە کەس ناپەرستم ئەوە بەهەشت جێگایەتی. ئێمە ئەوە بەرهەمەکەمان چنیەوە کە هەردەمان گوت یا ئەڵڵا بەڕاستی ئەو خوایە لە لوتکەی بەخشندەیدایە بەڕاستی ئەو خوایە بێنیهایەت میهرەبانە لەگەڵماندا. جە خۆشەویستم ئەمە چارەنووسی ئینسانە بەخوا 100 ساڵی تر بژێی ڕۆژێ بەجێی دیاڵی جە حەیفە ئینسان بەردەوام خواپەرست نەبێ عەرزم کردن ئێمە خەڵکێک وا حاڵی بووە تا فەقیر بی دەبێ خواپەرست بی ناوەڵا تا دەوڵەمەندتر بی خواپەرستتر بە ئەمجا خۆشترە با خۆشیەکانی ژیانت بەردەوام بن ئەگەر دنیات زۆر ناڕەحەتیە لای خوا لەبیر مەکە با ئەمە چارەنووست بێ کە دڵنیا بە بەچاوی سەر بەویستی خوای گەورە دەیبینین و خۆمان بە ئەهلی بەهەشت دەزانین. ئەبێ ئەوەمان لەبیر بێ چاوەکان چەندە بۆ تەماعی دنیا فراوان بن بە هێندەی ئەوەش دڵەکان نیگەران دەبن بەخوا چۆن دڵی دوو کەڕە دوو دەکاتە چوار لە بیرکاریدا هیچ کەس نییە بڵێ وانە ئەمەش یاسایەکی چەسپاوە چاوەکان چەندە بۆ تەماعی دنیا فراوان بن بە هێندەی ئەوەش دڵەکان نیگەران دەبن. پێغەمبەری ئەکرەم صلی الله عليه وسلم فەرموویەتی
ئەم حەدیثە ئیمامی ترمیزی و ئیبن حەبان لە صحیحە ڕیواەتی کردووە، شێخ ئەلبانی لە سیلسیلەی ئەحادیثی صحیحەدا بە ژمارەی 949 هێناوێتی. حەدیثی صحیحی پێغەمبەرە صلی الله عليه وسلم، هیچ شک و گومانی لەسەر نییە و بە چاوی سەرت دەیبینی. من كانت الآخرة همه، هەر کەسێک بەردەوام قیامەتی لەبیر بێ، جا لە مزگەوتە قیامەت لەبیرە، ئەتوانی لە کاتی دۆلار ژماردنیشا قیامەت لەبیر بێ، بڵێ خوایە ئەمە هی تۆیە، ئەمە ئیمتیحانی تۆیە، ئەمە چاودێری تۆی بەسەرەوەیە، ئەمە بەشی فەقیر و هەژاری تێدایە. لە جەرگەی بازاڕە خوال لەبیر بوو، لە مزگەوتە خوال لەبیر بوو، لە لای خێزانەکەت ئەڵڵا لەبیر بوو سنوور نەشکان. هەر کەسێ دایمە قیامەتی لەبیر بوو خواسێ خەڵاتی پێدەبەخشێ. جعل الله غناه في قلبه، یەکەمیان خوا دەوڵەمەندی دەخاتە دڵیەوە، بەخوا قەناعەتێ لە دڵتا دروست دەبێت، بەردەوام خۆت بە پاشا دەزانی. وجمع له شمله، ئیش و کارەکانت کۆ دەبنەوە بۆت، ئەزانی خەریکی چی، ئەوەندە ڕەتت بڵاو نابێ. وآتته الدنيا وهي راغمة، خوا بەرەکەت دەخاتە ئەو ڕست و ڕۆزیەوە کە پێبەخشیوی، قەناعەتی دەخاتە ناو دڵتەوە، بەرەکەتی دەخاتەوە بەخوا بەشت دەکا و محتاج نابی. بەڵام ومن كانت الدنيا همه، هەر کەسێ قیامەتی لە یاد کرد، بەس ئەم دنیایە بینی، بەس وەی زانی ژیان ئەم چەند ڕۆژەی دنیایە، جعل الله فقره بين عينيه، خوا تووشی سێ بەڵای دەکا هەر لە دنیادا. یەکەمیان فەقیری دەخاتە نێوان چاویەوە، چاوی بە هیچ پڕ نابێتەوە. وفرق عليه شمله، ڕەتی بڵاو دەبێ، خۆشی نازانێ خەریکی چییە. ئەها زۆر خەڵکی ئەمڕۆ بە هیلاکە چۆ هیچی دیار نییە، هەر خۆشی نازانێ خەریکی چییە، ئەوە هی قیامەت لە یادکردنە. ولم يأته من الدنيا إلا ما قدر له، بەخوا ئەوەش کە خوا دیاری کردووە هەر ئەوەندەی بۆ دەبێت زیاد و کەم ناکە، بەس ماندووبوون و زەحمەتی بۆ دەمێنێتەوە، میراتگریش بۆی دەخۆن و دوایی نەفرەتی لێ دەکەن. واللهی دنیا بە چاوی خۆت ئەمە دەبینی، ڕۆژێکە ڕۆژی ڕزگارکردنی ئیمانە خۆشەویستانم. من قەت ناڵم واز لە دنیا بێنە، عەرزت دەکەم لە جەرگەی بازاڕە قیامەت لەبیر بێ، خوای گەورە دڵت قەناعەت پێدەدا، چاوت تێر دەکا، کارت ڕاز دەکا، محتاجی کەس ناکە، بەرەکەت دەخاتە کار و کەسابەت و ڕزق و ڕۆزیتەوە. کۆتایی وتارەکەم بەم بەسەرهاتە خۆشە دێنم، عەرزی جەنابتانی دەکەم کە لە دیمەشق ڕوویداوە. زانایەکی زۆر گەورە و نووسەرێکی زۆر بەناوبانگ هەیە، خوا لێی خۆش بێ، کۆچی دوایی کرد، شێخ حەسەن حەنبەکە ئەلمەیدانی. زۆر کتێبی هەیە لە پێشەنگاکانی کتێبدا سەیری کەن بە عەرەبی، مجەلەداتی گەورەی هەیە، پیاوێکی زۆر عالم و خواناس و بەڕێز بووە، نووسەرێکی زۆر گەورە بوو، شێخ حەسەن حەنبەکە ئەلمەیدانی. ئەفەرمێ مانگی ڕەمەزان بوو، لە دیمەشقی سووریا بووم، کەمێکی مابوو بۆ بەربانگی ئێوارە، کابرایە کە لە مزگەوتا دەمبینی بەردەوام ئامادەی جەماعەت و وتارەکان و کۆڕ و دەرسەکانم بوو، پیاوێکی هەژار و بەڵام زۆر بەڕێز بوو. بەرەو ماڵ دەڕۆیشتمەوە، بچم دەستنوێژێک تازەکەمەوە، ماڵەکەم لە مزگەوت نزیک بوو، بێمەوە بۆ ئێوارە بۆ مزگەوت. هات بەرەو ڕووم، زۆر بە گەرمی سڵاوی لێ کردم، زۆر بە گەرمی تەوقەی لەگەڵا کردم. وتی جەنابی شێخ، جەنابی مامۆستا، یەک تەکلیفم هەیە، لەبەر گەورەی خوا دڵم مەشکێنەوە بە قسەم بکە. خوایگیان ئەو پیاوە بە تەکلیفەکەی چی بێ ئەوەندە بە قورسی دەپاڕێتەوە؟ وتم بڵێ برام گوێم لێتە. وتی مامۆستا لەبەر خاتری خوا ئەم ئێوارەی لە ماڵی ئێمە بەربانگمان لەگەڵا بکەوە. ئەی خوا ئەو تەکلیفە من کەم ناچم بۆ ماڵان، ناچم بۆ داوە، زۆر خۆپارێزم، ڕەمەزانە، ئەمەوێ لەگەڵ ماڵ و مناڵما بەربانگ بکەمەوە، چاوەڕێم دەکەن، خواردنیان بۆ دروست کردوم، بەڵام ئەوەندە بە ئیلحاحی، ئەوەندە بە دڵگەرمی، ئەوەندە بە ڕووی خۆش و زمانی شیرینەوە تەکلیفەکەی کرد، وەڵڵاهی خۆم نەمزانی چۆن لەگەڵ یان ڕۆیشتم، ماڵیم بە حەیاتی نەبینیەوە، بەدووی کەوتم ڕۆیشتین بۆ ماڵیان. کە چوین سیر دەکەم لە سەربانی ماڵێکە، یەک هۆدە دروست کراوە، هێشتا لە خوارەوە بینوتی قوربان، ئەم پیاوەی خوارەوە پیاوێکی زۆر ساڵحە، بەڵام محتاج بوو، یەک هۆدەی لە سەربان هەبوو، سوپاس بۆ خوا من هۆدەکەم لێ کڕیوە، ئەوە ماڵی خۆمە. ئەوە تا پەیژەشم جیا کردوێتەوە و دەرگای تایبەتم بۆی هەیە، دەڵێ پەیژەکە دار بوو، ڕزی بوو، ئەوەندە کۆم بوو، نەمانوێت هەردووکمان بچینە سەری. وتم تۆ سەرکەوە، ئەنجا منیش دێم بە دوو تا بنەوەک هەردووکمان لە ژێرمانە بشکێ. ئەڵە سەرکەوت و منیش بە شوێن ئەوە چوومە سەرەوە، هەر وتی قوربان خێر و بەرەکەتت هێنا، ئەم ماڵە زۆر خۆشە، بە هاتنی جەنابەت ئاوادانتر بۆەوە. قوربان لەخوا بەزیاد بێ، ئەم خانۆم کڕیەوە، ئەم هۆدەیە، محتاجی عەبدی خوا نەبووم، یەک دیناری هیچ بەشەرێک لەسەر زەوی قەرزار نیم. جا قوربان خۆشی ئەم خانۆ لەوەدا دوو پەنجەرەی تێدایە، هەر یەک هۆدەش بوو، بەیانیان لەوێەوە هەتاو تێیەکە، هەر سۆبەت ناوێڵە کات زستان بوو،
ئێوارانیش خۆر دەسوڕێتەوە و لەو لاوە هەتا و لەو پەنجەرەیە دەکا بەیانیان لێرە قورئان دەخوێنم دوای نیوەڕۆژ عەسران لە ئەوێ قورئان دەخوێنم ژنەکەشم لەو دوو پەنجەرەکە و دوعای خێرم بۆ دەکا قوربان تۆ بڵێ کەس بەقەدەر من خۆشبەخت بێ لەم سەر زەویەدا الحەمد و سەنای خوا دەکەم ئەوەنە دڵی خۆش بوو ئەوەنە مرتاح بوو خێزانی هات زۆر بەگەرمی بە خێراتنی کردم چوینە ژوورەوە دووسێ بەڕەش ڕێک ڕاخراوە یەک تاقە هۆدەیە بە مەتبەخ و میوان و نووستن و هەمووی ئەل ئەوەندەیە چ دڵیەکی گەورە و فراوان ئەڵە من هاتمە دەرە وتم لەوە قسەیەک لەگەڵ خێزانیا بکە با ئیسراحەتی خۆیان وەرگرن وتی ئافرەت چیمان هەیە وتی پیاوەکە تۆزێ قسەت کردایە ئەم پیاوە گەورە و مبارەکەت هێناوە بە میوانی وتی حەد پورە خوا دەکا بە قسەی کردوم و ڕازی بۆ بێتە ماڵمان ئەوە بۆ ئێمە هەموو دنیایە وتی منیش وا دەڵێم بەڵام خۆزگە بمانتوانێت خزمەتێکی بکەین بەو خوا لە پاقلە زیاتر هیچی ترمان نییە مەگە پاقلە بقڵێنم بۆ ئێوارە نیو سەعاتیشی ڕۆژ ماوە تۆ بڵێ پاقلەکە بقڵێ من گوێم لەو گفتوگۆیە وتی تۆ سەرینێ و خەمن نەبێ منیش بانجی کابرام کرد و وتم تۆ تەکلیفێکی ئاوا لە من کرد نەچوومەوە ماڵەوە پرسیشم بە ماڵەوە نەکرد و تەلەفۆنیشم نەکرد و هاتم بەدەم داواکاریەکەی تۆوە بەڵام منیش داواکاریەکم هەیە نابێت تۆ دڵم بشکێنی وتی مامۆستا لە خزمەتتام وتم من عادەتێکم هەیە ئێواران کە بانگ بۆەوە تەنها پەرداخێک ئەو دووسێ دەنە خورما دەخۆم دوای ئەوە سەعاتێک نیو سەعات بۆ سەعاتێک چاوەڕێ دەکەم تا ئەو خورما ئاوا هەزم دەکەم وتم با ئیسراحەت وەرگرن ژنەکە دەڵێ نیو سەعاتی ماوە پاقلە ناکوڵێ سەیری میوانی پیاوی ئاواشت میوان بێ خۆی دروستی کرد دوای ئەوە بەڕێز من لە ڕەمەزانە بۆ ئەوەی وەزنم باش بێتەوە و سیحەتم دروست بێتەوە خۆ لە خواردنی گۆشت و چەوری ئەوانە دەپارێزم لە ماڵیشەوە نایخۆم ئەگەر هەبێ پاقلەی کوڵاوم زۆر حەز لێیە ئەگەر نەش بێ پەتاتە و پاقلە کامیان هەبێت ئەڵە بۆیە باسی پەتاتەشم کرد پەتاتەش زۆربەی ماڵە هەژارەکان هەیان بوو بەڵام ئەگە پاقلەکە دەستکەوێ وەڵای زۆر حەزم لە پاقلەی کوڵاوە ئێواران کوڕەکوتی قوربان هەر خوا بە دڵی خۆ ناردوێتی بەس پاقلەمان هەیە ئێتر زۆر شادمان بوون لەگەڵ ژنەکەیە من ئەو تەکبیرەم بۆ کردن بۆی ئیحراج نەبن وتم دەی لێم گەڕێ بۆ خۆم مناجاتی خوا دەکەم و بەربانگە و قورئان دەخوێنم حتا نیو سەعات دوای بەربانگ لێم مەپرسنەوە پاقلە کوڵاودا ناو زۆر شکری خوامان کرد بەڵام چ بە خێراتنێک چ ڕوویەکی خۆش چ دڵێکی گەورە ئەڵێ وەڵڵی هاتمە دەرەوە یەک هەفتەش ئەو دنیا لەبەر چاوم جوان بوو دڵم کرابەوە هەموو دنیام بە جوانی دەبینی کە ئەو پیاوە و ئەو دیمەنە و ئەو قەناعەتم لە بینی کۆتایی نزیکی کۆتایی ڕەمەزان بوو کەسێکی کە مامۆستایانی ئاینی سنوورەکەی هەمووی داوەت کردبوو کۆمەڵی پیاو معقۆلی وەکو جەنابتان و گەنجانی بەڕێز بردینە باخێکی گەورەی خۆیەوە نەدەزانی سەیری چیکەی لێمی و هات کە تایەتی لە دەرەوەی شاری دیمەشق هەمومانی داوەت کرد پیاوێکی زۆر ناودار و سەرمایەدار و دەوڵەمەند حەوزێکی گەورەی ماسی و مەلەوانگە و مەزبەحی تێدا بوو دەیان ئەسپی ڕەسەن لەوێ بەسرابوونەوە ئەم هەموو تەیر و توار و کەناری و بولبول و هەموو شتێک ئەوە گوێ لە دەنگی ئەوانە دەبوو ئەنواع ئاسکی کێوی و ئەوانە لە ناو تەلبەندێک کرابوون ڤێلاو کۆشکێک بوو سر سوڕ دەما چۆن مهەندیسەکە دایناوە وتم ئەمە خۆشبەختترین کەسی سەرزەویە ئەوەشم دەڵێ هەر لەو مانگەدا بە چای خۆم بینی دانیشتین لەسەر سفرە نەدەزانی سەیری چیکەی و دەست بۆ چ خواردنێک بەری دوای وردەوە دە خەڵکەکە ڕۆیشت و وتی مامۆستا حەز دەکەم جەنابت بمێنیتەوە دووسێ قسە لە خزمەتتا بکەم وتم فەرموو ماینەوە دوو بە دوو دەستی کرد بە هەڵڕشتنی ناو ناخی ئای مامۆستا چ ژیانێکی زەحمەتمان هەیە ئای کار و کەسابەت چەند زەحمەتە ئای ئیشی بازار چەند زەحمەتە ئای چەند دەست بڕ و فێڵ باز زۆر بووە کوڕە مامۆستا ژیان زۆر قورس بووە کوڕە گرانیە کوڕە ژنەکەم وێرانە کوڕە منداڵەکانم سەرگەردانن کوڕە منداڵم خراپە کوڕە خەڵک حەسوودیم پێدەبا هاواری کوکتی بۆ قورئان مامۆستا جاری وەڵام خۆیان بمکوژە و نەجاتم بێ لەم ژیانە وتم ئەی هاوار من وەم زانی ئەمە هەر لە بەهەشتایە کوڕە خۆمە هەر لە دنیا لە جەهەنەمایە کوڕە خۆمە لە سجنایە ئەڵێ وتی وەڵڵاهی جار هەیە بە هەفتە نوێژ ناکەم هەر نوێژیشم بەرچاو دەکەوێت پەیوەندیم لەگەڵ خواشە نەعوذ بالله بچڕاوە ئەڵێ وەڵڵاهی کە لە ماڵی ئەوان هاتمە دەرەوە دڵم گیرا ئێتر تووشی حاڵەتێکی زۆر ناخۆش بووم ئەو دنیا ڕوو ناکەم لەبەر چاو تاریک بوو تووشی دڵتەنگی بووم تەنگە نەفەس بووم هەر هەناسەم بۆ نەدەدرا ئەتممە حاڵی ئەو وابێ ئەم دنیا لەبەر چاوم ناڕەحەت بوو دوای بیرم کردەوە خوای گیان من سەرەتای ڕەمەزان بوو چوومە ماڵی ئەو پیاوە تەنها یەک هۆ دەخانووی لەم سەر زەوێدا شک دەبرد تەنها پاقلەی کوڵاوی دەخوارد ئەو دڵ و دەروونە فراوانی یەک هەفتەش من دنیا لەبەر چاو جوان بوو ئێستا ئەم پیاوە هەموو دنیای هەیە کەچی چونکە لە خوادا بڕاوە چونکە قەناعەتی لەبەر چاو هەڵگیراوە چونکە لە دنیا لەگەڵ خێزان و منداڵەکەی خۆشیە بۆتە دوژمن
خوای جا منیشی بەدبەخت کرد بەخوا بەرم نادا منیش تەنگە نەفەس بووم منیش دنیا لەبەر چاوم ناشرین بوو جا تۆش ئەوە دەبینی منیش ئەمە دەبینم بەڵام با خۆمان لەوانە بین بەخوا خوا بەشی زۆرمانی داوە هەر یەکێک لە ئێمە لەم ژیانی ئەمڕۆدا ڕەن بە پاشاکانی قەدیم ئەوەندەیان نەبوو بێ ئەو ژیانە خۆشە ئەو ماڵە گەرم و گوڕیان نەبوو بێ با ڕازی بین بە بەشی خوای پەروەردگار داوا بکەین کە خوا لە خەزیێنەی ڕەحمەتی خۆی هەمیشە زیاترمان پێ ببەخشێ قەناعەت بخاتە دڵەکانمانەوە یا ربی خوا لێت دەپاڕێمەوە یا ئەرحەمە ڕاحیمین ئاسوودەمان کەی بەو خۆشیانی کە ژیان پێت بەخشیوین یا ربی خوای قەناعەت لە دڵ و دەروونمان هەڵنەگری خوای بەرچاوتێرمان کەی خەم و هەممان قیامەت بێ و دنیامان بەختەوەرکەی ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار يا شاف يا الله أوين خوش الشفاء بخير بو بنيري يا ربي خوش الشفاء همون خوش كان من بدي يا ربي خوي أو كساني كورونا يعني هن خوشي كتير أنا خوش الشفاء بخير يا بو بنيري يا أرحم الراحمين هم أواني بنا خوشي كورونا مردن أواني دنيا بزيهج يا ربي خوي لقنا هكان يا خوش بي خوي الصبوري كسكر يا بدي خوي كردستان من باريزراو كي عاقبتي هم لا يكمن بخير بجياري يا الله يا أرحم الراحمين يا أكرم الأكرمين کردەوەمان زۆر کەمە کردەوەمان خراپ و بەدا خوا داوا لێ دەکەین بە ڕەحم و میهرەبانی خۆت یا ئەکرەم الئەکرەمین ئەو بەهەشتەی باسمان کرد پێمان بەخشی یا ڕەبی خوا ئەو بەهەشتەمان پێ ببەخشی ئاوا هەمومان لە ماڵەکەی تۆدا کۆبووینەوە ئەم دەستە جەمعا بینەران و بیسەران خوا لە بەهەشتا بەیەکەوە کۆمان کەیتەوە ئامین ئامین والحمد لله رب العالمين يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون